لەسەرکۆ گەنجانە سلااوتان لەبێت من هێوی فەهمی دەرچویزان کۆم پرۆگرامی ئەم جاران تەواو جیاوازە ئێمە چەند گەنجێکی خۆبەخشین کە ڕێکخراوێکی قازانجنەویستین کە ئاستی جیاوازمان لە ناودا هەیە ئێمە هەدەفمان ئەوەیە کە ئەو دروشم و نووسینە ناشرانەی کە لەسەر دیوار دەکێشێن نەهێڵین لە جاتی ئەم دروشمە ناشران دروشمی کوردایەتی لەسەر ئەم دیوارانە بکێشین ئەگەر من تۆ ئێمە هەمومان وڵاتی خۆمان لە پارێزی ئەی چێ بپارێزیت تۆش لەگەڵمان بەشدار بە هەمومان پێکەوە گۆڕانکاری گەورە دروست بکەین. سڵاو من محەممەد سەرۆکی ڕێکخراوی مەیپڵتری لە سەکۆی گەنجانەوە لەگەڵتانین. دیواری شوێنە گشتەکان دیواری قوتابخانەکان حەق نییە پیس بکرێن بە نووسین و دروشم و ڕێکلام با ئەم قوە ڕاگرین بەڵێ بۆ پاکردنەوەی ئەو شوێنە پیسانە. من لەنجە فاڕۆق قوتابی بەشی ڕاگەاندنم لە ڕێکخراوێکی خۆبەخشی کار دەکەین ئیشی ئێمە لەو ڕێکخراوە ئەوەیە کە ئەو ناشرینیانە جوان دەکەین کە خەڵکی ناشرینیان کردووە. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت من ئەمین عەبدوڕەزاق دەرچی بەشی کارژێری کار تۆی خاوەن کار تۆی گەنج هیوادارم کەوا دیوار و شوێنە گشتەکان بەکارنهێنی بۆ ڕێکلامکردن بەسە ئیتر ژینگەمان پیس مەکەن. دووبارە بەخێر بێنەوە سلااوتان لەبێت باشن ئەحواڵتان دەمەوێت یەکەم جار بەم پرسەرە دەست پێ بکەم بۆچی خەڵک دیواری شوێنە گشتەکان پیس دەکەن ئێمە ئەوڕۆ لێرەین ئەم جلانەمان پۆشیوە وەکو دەبینن بۆیە کراوە ئێمە دەمانەوێت ئەم دروشمە ناشرانە نەمێنێت بۆەوەی جوانتر بکەین ئەو شوێنە گشتانەی کە پیس کراون بە دروشمی ناشرین بێت یاخۆ بە نووسینی نەشیاو بێتن ئێوە ڕاتان لەسەر چیە لەسەرم دیاردێ. زۆر سپاس سیوی خان ئێمە گەر بگەڕینەوە بۆ ڕابردوو ئەم نەریتی نووسین لەسەر شوێنە گشتەکان دیوارەکان دەرگای مزگەوت چوزانم تا کۆتایی نەریتێکی کۆنا بەڵام ئێستا هەندێک نوێ گەری تیاکەوتووە ڕیکلامەکانیشی هاتۆتە سەر پێشتر تەنیا نووسین بوو دەربڕینی خۆشەویستی بوو بۆ کەسێ لەسەر دیوارێکی گشتی ئێستا ڕیکلامەکانیشی کەوتۆتە سەر ئێمە کە ئەو هەڵمەتەمان ڕاگەیان بۆ ئەوەی بتوانین ئەو شوێنانە پاک بکەینەوە بە هەمان شێوە لەگەڵ هەڵمەتەکە هەوڵمانداوە ئەو کەسانش هەست بکەن هەست بە بەرپرسیارەتی بکەن هەست بکەن کە تاوانە دەیکەن ئەوان شوێنە گشتەکان پیسەکەن کە ئێمە بە خۆبەخشی پاکیەکەینەوە بە کولفەیەکی زۆر لەسەر ئێمە کەوێ و ماندیبوونێکی زۆر لەسەر خۆبەخشەکان کللتور بوو وتمان نوێگەری تێکراوە ئێستا بۆ ڕێکلامیش بەکاردێ ئێمە ئینشاءڵڵا هەوڵ دەین بتوانین ئەو خەڵکەوا لێ بکەین گۆڕانکاری لە فکرکردنیان بگۆڕێ گۆڕانکاری لەوەی کە بڵێ ئەو شوێنە گشتیە مڵکی من نییە من ناتوانم بۆ مەرامی خۆم بەکاربێنم جا بۆ ڕیکلام بیان هەر نووسینێکی بەیان گرافیکێک بێ ئینشاءڵڵا بتوانین ئیشێکی باش بکەین پێکەوە کە کردومانە هەتا ئێستا. ئیشەڵام دەمەوێت پرسە لە کاک ئەمین بکەم ڕات چیە لەسەر ئەم دیاردەش زۆر ناشینا خەریک بوو لە حاڵەت دەرچوو بوو بۆ دیاردا بە شێوازەی ناشرین پیسکردنی دیواری قوتابخانە بەخۆی منداڵ کاتێک لە قۆناغی سەرەتای خوێندندایە حەز دەکە هەموو شتێک بخوێنێتەوە بەڵام ئەمە نامانێت ئەو دروشمە ناشینانە بخوێنێتەوەکەوە لەسەر دیواری قوتابخانە و شوێنە گشتەکاندا هەیە هەرو کەمپینەکەشمان دیارە کەمپینی ڕنگاڵەیە هەر لە بۆ لادانی ئەو دروشمە ناشینانە و دیواری نووسینی سەر دیواری قوتابخانەکانە. زۆر سپاس دەکەین خاتو لەنجام چۆن بوو بەشداری ئەم ڕێکخراوەت کرد بڵین ئەم کەمپینەت کرد سەرتا خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کرۆ لەو ڕێکخراوە ژینگە دۆستیە ڕاستی من لە کاتێک تاک بەشداریم کرد کەوا لە کۆلێژەکەمان ڕێکخراوی مەپڵتری ئەو دەنگوێ بڵاو بۆ کە هەڵمەتێکیان هەڵگیرساندووە ئەو هەڵمەتیش پاک و خاوێنی و ژینگە دۆستیە ڕۆشتین بۆ ناوچەی دڵۆپە ناوچەی دڵۆپەمان بۆ هەڵبژارد لەبەرەوەی کە ناوچەیەکی سەیرانگایە زۆر کەس دەڕوا تێدا کاتێکی خۆش بەسەر دەبات بەڵام بەداخەوە پاشماوەی زبڵدان لە دوای خۆی بەجێ دێڵێ لەبەرەوەی کە ڕێکخراوی مەپڵتری هەمیشە ژینگە دۆستانی هەڵبژاردووە چەند قوتابێکی زانکۆی جیهان کۆبووینەوە تێدا ڕۆشتین خۆشحاڵانە ژینگەکەمان خاوێن کردەوە بۆچی ئێمە دەبێ ژینگەی خۆمان خۆش بێت لەبەرەوەی دەڵێن ژینگە نیشتیمانە و هەر کەسێکە نیشتیمانی خۆی خۆش بێت دەبێت پاک و خاوێن ڕای بگرێت بەرەو پێشچوونی کۆمەلگا تەنها ئەوە نییە کە ئێمە بڕۆین بینای گەورە دروست بکەین و ئۆتۆمبیلی گران بەها بێنینە ناو کۆمەلگاکەمان نەخێر ئێمە پێویستە بڕۆین کە بۆ نمونە من شەقاوێک دەڕۆم شەقاوی دواترم زبڵدانێک نەبینم بەڵکو باخچەیەک ببینم باخچەیەکی پڕ لە سەوزایی ببینم دیوارێک ببینم کە نەخشی جوانی لەسەر نەخشرا بێت لەسەر
قسەی خات و لەنجە ئێمە گەر شەقامێکی گشتی وەرگین لە شاری هەولێر ئێمە خۆمان کۆکین لەسەرەوەی هەمومان کوردستان هەمووی هەر 5 میلیۆن هەر 6 میلیۆن نەفرەکە کۆکین لەسەرەوەی ئەو ڕیکلام نووسینە بە سوپرایەکی 2000 ناشرینە تاکە کەس کە پێی جوانە ساحیب ڕقەمەکێ بۆی ئەڵێ خەڵک تەلەفۆنم بووەکە ئەبێ ئێمە ئەو کللتورە لا ببەرین ئەبێ کەسەکە خۆشی پێی ناشرین بێ بۆ نمونە ئێمە گەر هەڵمەتێکمان هەبێ بۆ نمونە دیوارێکی گشتی بۆ ئەەکەین قوتابخانەیەک بۆ ئەەکەین ئەمانەوێ ئەو ناشرین نییە لا بەنها ناشرینی یعنی ناشرینە شتەکە لای بەرین بیگۆڕین بە شتێکی جوانتر بیگۆڕین بە دروشمێکی نیشتیمانی دروشمێکی هوەری لەگەڵ ئیشەکە وتمان هەوڵمانداوە ئەو کەسش قەناعەت پێ بکەین کە شتەکە ناشرینە بەڵێ بۆی بووەستە چونکە ئەگەر من هەر چاکی کەمەوە هەر تێکیدا هیچ استیفادەی نییە من وتم جاری وایە پرۆژەمان هەیە لە 1.5 میلیۆن تا 3 میلیۆنی تێچێ بێژگەلەوەی نزیکەی 3-4 ڕۆژ جاری وایە هەفتەیەک نزیکەی 20 خۆبەخشمان کاری لەسەرەکەن ماندیبوونێکی زۆر ئێمە داوامیش نییە بڵێن ئێمە لە هەشتی بەیانیەوە چین چاری ئێوارە جاریوە تایەک و نیوی شەوماینێتەوە کارمان کردووە چکە وەزعەکەوا دەخوازێ ئەبێ بمێنینەوە هیچ محقول نییە کابرێ بە سوپرایەکی 2000 بنووسێت شۆفەری نازانم لە کاتی کە دەنووسی ویژدانی مەش ئازاردا چکە بەخۆت ئاگال لێ بۆ ئاخری پرۆژە دەرەجە عرارەت لەعەف بوو لەبە ئەو گەرمای ئەو تۆز و خۆرەی چمان بەسەر هات ئەوزە کەسێک بێت بەخۆت باست کرد بێ بە سپرایەکی 2000 بنووسیتن وجدانی مە ئازاردا لە بەچ لە بە ڕکلامە ڕکلامی سەرتانین سوشال میدیای بەکاربین لە بۆ ڕکلام زۆر شت کە هەیە نەک نووسین و پیسکردنی دیواری قوتابخانە و شوێنە گشتێکات ئەزانی من تاکە ترسم ئەوەیە زۆر لێ ئەترسم ڕۆژێک خۆبەخشەکانمان کە من شانازیان پێواکەم کە بەردەوام خاکی خۆیان وڵاتی خۆیان خۆش دەوێت بە خۆبەخشی دێن ئەو شوێنانە پاکەکەن ڕۆژێک بڵێن هیچتر ناتوانین بکەین بۆ لەبەر ئەوەی ئەو کاری کە دوێنێ کردمان زۆر پێوەی هیلاک بووین کەسێک زۆر بەبێ باکی پیسی کرد من لەوە ئەترسم بۆیە ئەو کەسانەی ئەبنە هۆکاری ئەوە ئەبی ئەوانی شتێ باشە چارەسەر چییە چارەسەر آخر من بڵێم گەر پێناسەیەکی دیوار بکەین بربەستێکە بۆ پاراستنی ماڵێ یان پاراستنی دایرەیەک یان چوزانم قوتابخانەیەک و ڕووی دەرەوەشی بەشێکە لە جوانیەکانی ئەو شارە ڕاستە لە پێناسەی دیوارە بینیمان شتێکی تیاابێ بۆ ڕیکلام بینیمان شتێکی تیاابێ بۆ دانانی گەڵبێک ئێس و ئێچێک ئاڕ و ئێچێک ئەمە یعنی ئەمێ لەسەر ئەوی ئیش بکەین ئەو کللتورە بگۆڕێ کەسەکە کە ئەو ئیشاکە هەز بکە تاوانبارە هەز بکە کەمە بە هیلاکبوونێکی زۆر بە کولفەیەکی زۆر کراوە بۆ نمونە ئەڵی چارەسەر چێ باشە من گەر ڕیکلامێکم هەیە ئێمە تخوا ببورن من زۆر چکەوە زۆر ئەبینم بیر لێدان بە حەفار و شۆفەری ملدرێش بە نمونە ئێنمەوە برای ئێمن بەڵام گەر هەموو تاکێکی وڵاتە هەموو ئەوەی ئەو وەستایانەی کە کارەکەن وەکو ئەو شۆفەری ملدرێژە بیرکەنەوە لە وڵاتە دار لەسەر بەرد ئەمێنێ من وەستای سپلیت بم سپرایەک و بکەمە گیانی دیوارەکانی ئەم شارە تۆ وەستای سەلاجە و بکەویتە گیانی شتەکە ئەبێ بوەستێ یان مەسەنە دەبینین زۆر جەلەژێ پردەکان یان نەفەقەکە دەین دەبینین زۆربەی بوتە جێ ڕێکلامکردن و ژمارەی مۆبایل و ئەوانە زۆر یانی ناشرین دەکەن یان ئێستا وەکو دەبینین ئێمە ئەو کەمپینەمان ڕاگەاندووە دەبینین ئەمە چەند پێوە هیلاک دەبین کاتی خۆمان پێسەرف دەکەین کە بە شانازیەوەش ئەو ئیشەی دەکەین بەڵام دێن دووبارە ناشرین دەکەنەوە ئەم خۆ زۆر ناشرینە بەجددی ینی کە دێن لە جیاتی ئەو دروشمە کە چامان کردیا بە دروشمی کوردایەتی بێتن کە ڕەمزی کوردایەتیە بێن لە جیاتیوان وەکو گوتت حرف دروست دەکەن یان جێ ڕێکلام بیتن یان هەر شتێک بیتن ئەوەش زۆر زۆر خۆیکی ناشرینە بەڕای من بالفعل وەک هەمیشە دەڵێن کە ئێمە ژنگی خۆمان خۆش بێت پێویستە پاک و خاوێن ڕای بگرین چۆن پاک و خاوێن ڕای ئەگرین من لە خۆمەوە دەست پێەکەم کە ناڕۆم بۆ نمونە لەگەڵ برادران ناڕۆم بۆ ئەوەی شابەتێ بکەین لەسەر دیوارێک شتی ناشیا و بنووسم یان وێنەی ناشرین دروست بکەم ئەو سپرای ئەهێنم زۆر چاکە حەزم لێ لەگە برادران کات بەسەر برم ئەتوانم وێنەی گوڵێک بکێشم یاخود وێنەی پەپولەیەک بکێشم وێنەی ئاڵای نیشتمانەکەم بکێشم نەک من بڕۆم حرف و یاخود کۆمەڵێک قسەی زۆر نەشاو کە ئەسڵەن هەنێکیان دەبینی ڕوت نایەت بیخوێنیتەوە ئەو ڕۆژیکەوە ئەمە پردەکەی ڕشتینمان بۆ یاخ دەکرد لە هەمان ڕۆژ بوو بەس ڕۆژ شەموو ڤیددیوکە پۆست کرا گەشتیارێک لە یەکێک لە شوێنە گەشتیارەکانی کوردستان
خەریک پیسکردن بوو ئەمە فکرمان کردەوە لێر کوانە خەریک من خایانمان دەکردەوە ئەو پیسێوانمان خایان دەکرد ئەوانش لێوێن دەکە وڵا پێتی خۆی و خۆشەویستەکەی خێزانی دەنووسیتن لە بۆ چ لە بۆ ساڵیدا بێتن ڕسمی لەگە ئەو جێ بگریتەوە وڵاو یادگاریە ئەی وڵی ئەگەر حکوومەت و لایانی پەیوەندیدار هاوکاریمان بکەن ساڵی دابێ دەبێت وێنەی لەگەڵ ئاڵای کوردستان بگری یاخود لەگەڵ وێنەیەکی پێشمەرگە ڕسم بگری نەک لەگەر ئەو پیتانە کە نووسیتن ئەو شتا منی ئازاردە بەڕاستی کە منیش بینیم لە میدیاکان کە شوێنەکە شوێنەواری بوو لە ئامێدی بوو کە من لە بیرمە ئەو وەختە قونسڵیای ئەمریکا فەندی ئەو مەشروعی کرد بۆ نوێکردنەوەی دەرکای کللتوری ئامێدی کە شوێنێکی شوێنەواریە پیسیان کرد بە نووسینی پیت ئەمە وەکووتم ئەگەڕێتەوە سەر هۆشیاری ئەو تاکەکە چەند هۆشیارە ئەگەر هەڵە نەبم گەشتیاریش بووەوی ئەو کارێک کرد ئێمە ئەتوانین نامێلکە دروستکەین لە چێکپۆینتەکان لە سەیتەرەکان کە گەشتیار داخلە بێ هەم وەکو گایدێک بێ شوێنە گەشتیاریەکانی پێ بڵێ و هەم پێشی بڵێ یاسامان هەیە ئێمە ڕێز لە شوێنەوارەگرین لەگەڵ پیس بوون و ئەو شتانیان نینە ئەو نامیلکانە ئەتوانن ڕۆلێکی گەورە ببینن گەر گەشتیار بەر لەوەی داخلی کوردستان ببێتە ناو کوردستان هەم بۆ ئەوەی ئەو ئاگاداری یاساکان بێ هەم بۆ ئەوەی بزانێت کە ئێمە لێرە کللتورێکمان هەیە خەمی ژینگەکەمانە خەمی شوێنەوارە دێرینەکانمانە وابزانم ئەوە باشترە بێ ئەتوانین حەلی ئەو مشکلە بکەین پێویستە لە خۆشمانە دەست پێ بکەین یەکەم جار بێت گەلەوەی کە گەشتیارێتە ئێرە لەوانەیە مەسەن شارەزای زۆر یاسا و ڕێسا ئێرە نەبیت بەس ئەگامە لە خۆمانە دەست پێ بکەین ئەگە یاسا هەبی سزا هەبیتن ئەکیت ئەوانش دووبارە ناکانەوە چونکە هەر لە ناو خۆمانیشدا ئەو کردەوە ناشنانەش دەکەن خاتیوی من هەموو جارەڵێم ئێمە کە دیارە ئیشەکەمان بەس بۆ یەکردنەوەی ئەو شارە نیە ئێمە لە مەجای ژینگە لە بواری ژینگە زۆر کارەکەین من پێم وایە تاک هۆشیار نییە بۆیە ژینگەمان زۆر پیسە هەموو جار ئەیڵێمەوە لە شوێنەکان فرێدانی خواردن گەر بە نمونەوەری گرین کە کارەساتێکی گەورەیە زیان بە ئابووری وڵات زیان بە ئابووری تاکە گەێنێ و لەگەڵ ئەوە ژیانێکی زۆر بە ژینگە ئەگەێنێ کە چکا و خواردنەکەشی ئەبێتەوە ئەبێتە گازەکان وەکو CH4 و CO2 بەشێکی زۆر بچووکیشی ئەبێتە هایدرۆجین سۆلفەیت H2S گەر خانمێک ئێمە بتوانین کە کردومانە و لە پلانیشماندایە بەردەوام بین بتوانین قەناعەتی پێ بکەین ئەو خواردنەی کە فرێ ئەدەی تەنیا خواردنێک نییە لە ماڵتو شتێکی زۆر گرنگتریش ئەو خواردنەی کە فرێ ئێدەی بە فیڕۆدانی دەرفەتی ئەوەیە کە خواردنەش ببەخشی هەروکو بەڕستان وتان بابا پیرانمان زۆر قوربانیاندا بۆ ئەو ژینگەی کە ئێمە ئێستا تێدا دەژین تاکەچەک ئێمە بەکاری بێنین بەڕای من تاو باوی ئەوە نەماوە کە هەستین تفەنگێ دەست خۆش بێت هەستین تفەنگێ بەدەستمانەوە بگرین بڵین وڵا ڕچکەی بابا پیرانمان بەدەست ئەهێنین ئەمان ڕچکەی ئەوان ئەگرین نەخیر ئێمە دەتوانین بە پاک و خاوێنی ئێمە دەتوانین بە هۆشیاری بە ژینگە دۆستی ئەو ڕچکەیە بگرین و ئیشەڵا کللتورێکی زۆر باشتر لە کللتوری خۆمان بەدەست بێنین ئەبزانم باو باپیرانمان ژینگەیان پیس نەکردیا بەس ئەمە ئەو زیلەی پاشەمە دێتن حەقیتی گلەی لەمە بکاتن لە بەرێسە تەکنۆلۆژیا زۆر پێشکەتیا ینی دەتوانین ئەمە خەمخۆر بن بزە دەتوانین ژینگەی بپارێزین بەڵام لەو سەردەمی ئەوان ئەو پێشکەوتنە نەبووە هاوڕیان دەمەوێت ئەوش زیاد بکەم ساڕای ئەوە ئێمە چەند گەنجێکی خۆبەخشین ئیشەکانمان کە بە خۆبەخشیە پێویستە حکوومەت و لاینی پەیوەندداریش هاوکاریمان بکەن ڕاستە ئەمن کاکار ئاگادار بوو کە سەردانی سەرۆکایەتی شارەوانی هەولێرم کرد سەرۆک شارەوانی کە پێم گوتم ئەمە کۆمەڵە گەنجەچین خزمەت دەکەین دروشمی ناشرین لا دەین یعنی لە ماوەی خولەکێک دوو خولەک ئەوە بانجی ئەندازای پلاندانانی کردگوتی ئەوانە کۆمەڵە گەنجەکەن خزمەتی ئەو شارەی دەکەن چیان پێویستە درێغیان لێمەکە هەموو شتەچان لە بۆ دابین بکە ئەنی ئەوە زۆر زۆر دڵی خۆش کردم هاتم بە جەماعەتم ڕاگەیان گوتم کاکەس سەپۆرتەکمان هەیە و جەنابی پارێزگاریش وحدی پێدا بووین بۆ شتێ نەکەین بۆ پەیوەندیەکی پێوە نەکەینەوە بزانین وازەکە جەماعەت بەس بزانم ئێستا وەختی دەوامە ئێستا وەختی داوامی بەتوانم بە حەزەکەی ڤۆیسێک بنێرە ڤۆیسەشی لە بۆ دەنێرم ڕاستی گرنگە پشتگیری و پرۆژانە بکەن زەبەت سلااو ڕێز کاگومێت چۆنی ئەحواڵ سحاتت کاگومێت ئەمینم ئەو ێرەخای مایپڵتری لە بۆ بەرەپێدانی کۆمەلگا و بڵاوکردنەوەی وەشاری ژینگەی جارێک سەردانت کردین لە قوتابخانەی ئەختەری بنەڕەتی لە شەقامی 6 مەتری کارەکانی ئێمە پێ جوان بوو و هەروە بەڵێنت داکەوە پشتگیریمان بکەیت جا هیوادارم کەوا وەڵام بدەیتەوە پشتگیری جەنابتان زۆر لەومە گرینگە و هەم لە بۆمەوە هەم لە بۆ جەنابیشت زۆر سپاس
زۆر باش هەروەها ئەو بەقسەین گۆم کردەوە هیوادارین زوو جواب ئیشەڵڵا نا ئەو عفوان کە قوتابخانەمان دەکرد بە ڕێزیان هاتن سەردانی کردین وعدم لێی وەرگرتووە وتی نەکەر سەپۆرتان دەکەم بەڵکو قوتابخانێک دێم لەگەڵ ئێوە بۆ یاشیەکەم هیواداری بۆ جارێ پێم وتی مەجالەی زۆر لە بەجێ دێرم ڕێکماندی دەکەم لەبە بۆ یاخکردنەکەی بۆ بۆنێ من دەمێ باسی ئەوەش بکەم حتممە لە ڕێکخراوەکەمان تەنها ژینگە دۆستی خاوێنکردنەوە نییە بەڵکو زۆر جار قوتابخانەکان ئێمە دەڕۆین قوتابخانەکان ڕنگ دەکەین و دروشمی جوانی لەسەر دەنووسین بۆچی قوتابخانەکان پێویستە لە ئیشە سەرەکیەکانی ئێمە کە دەکەین لەو چالاکیانە چونکە ئێمە قوتابی ئەها عادەتەن کە تۆ دەڕۆیتە ناو قوتابخانە دەتوێت کەشێکی ئارام و کەشێکی خۆشت هەبێ جالەوەی نەک تەنها دەرس و سەری دیوارەکان بکەی دروشمی جوانی لێنە بەیان مەسن شتێک نەبێ لە سێر دیوارەکان وات لێ بکە کە تۆ زیاتر حەز بۆ شوێنە بکە یاخود ئینێرجیەکی پۆزتیف وەرگری لەو شوێنە بۆیە ئێمە ئەو بیرۆکەمان داناوە کەوا لە زۆربەی قوتابخانەکان کۆمەڵە گەنجێکی خۆبەخشین دەڕۆین دیوارەکان ڕنگ دەکەین و دروشمی جوانی لەسەر دەنووسین لە شوێنی ئەو دوروشمانەمە هەوڵماندایە وێنەی کللتوری هوەری نمونە ئاڵای زۆر کوردستان گرنگە. وێنەی پێشمەرگەیەک بۆ بیرازین و لە شوێنی ئەو دروشمە ناشیرنانە لە قوتابخانە سەرەکیەکان زۆر گرنگە خەڵکەکان یعنی ئەو قوتاب ئەوزەم کاکومێت جوابی دامەوە باش بوو ئەدەی بۆکسەکەی حەزەکە تۆزە خۆتان نێزیکەنەوە سلااو ڕێز برا دەستان خۆش بیتن بە دڵنیاییەوە من پێشتریش پێم گوتینە لە سەرەوە بابەتەی بە هەموو زۆرێکە هاوکارتان دەبین هیوای سەرکەوتنتان لە بۆ دەخوازم ئومێدم وایە هەمیشە سەرکەوتوو بن کارێکی جوان دەکەن و کارێکی باش دەکەن ئێمە پشتگیری لێ دەکەین و بە کارێکی چاچی دەبینین لێ دڵنیا بن بە دڵنیاییەوە پشتگیریتان لێ دەکەین برا زۆر ئەو سپۆرتەی جەناوی پارێزگار ئەتوانێ هانی خۆبەخشەکانیشمامدا بەڵێ کە ئێمە تەنیانین ڕاستە ئێمە هیلاکین بەڵام ئاگادارن کە ئێمە چیەکەن ئەو سپۆرتش ئەبێتە شتێکی زۆر گرنگ بابینەوە سەر بابەتی خۆمان کە باسی قوتابخانە سەرتایەکانمان کرد ئێمە هەمومان کۆکین لەسەرەوەی ئەو شوێنەی کە بۆ نمونە قوتابیەک لە هەشتی بەیانەوە تا دوازدەنی وەڕۆ لە شوێنێ ئەخوێنێ جیاوازیەکی چەندە سایکۆلۆژیەن دەرونیان چەندە ئەگەر شوێنەکە ڕازا بێتەوە بە گوڵێ بە وێنەی پەپولەیەک چزانم دروشمێکی ژینگەی ئەو شتانی کە لەگەڵ قوتابخانە گونجن لەگەڵ تەمەنی و مناڵانە گونجن جیاوازی چەندە لەگەڵ ئەوەی کە بە نووسینێکی سەر دیوارەکە بێ یان بۆ نمونە پیسبوونی دیوارەکان بێ ئەمەمان بە فیدباکیش وەرگرتووە ها لە قوتابخانەکان ئەو قوتابخانە سەرەتایانێک کە کارمان بۆ کردووە کە خۆشببختانە ئەگەر وەختی دەوام بێ قوتابیەکان دێن لەگەڵ ئێمە بۆیش دەکەن یعنی ئەمە هاوتمان ئەبێ کللتورێت دروستکەین کللتورێکی خۆبەخشی کللتورێکی خۆشویستنی نیشتیمان ئەو قوتابیانە لە سەرەتاییەوە کە ئەبینن ئێمە ئەچین ها دیوارەکان بۆیە ئەەکەین پێیان زۆر شتێکی جوانە پێیان جوانە کە ئەوانیش هاوڕان لەگەڵ ئێمە کە بەڵێ لە شوێنی ئەو دروشمە ناشرینانە ئەگەر بۆیە بکرێتەوە وێنێ لەسەر بکێشێت شتێکی جوانە ئەگەر حکومەت و لایانی پەیوەندیدار هاوکاری تەواومان بکەن کاکەکار یعنی لە ماوەی 6 مانگ لە بۆ ساڵێکی باوەڕ ناکەم هیچ دروشمەکی ناشرین لە هەولێرە بمینێتن بزەبێت یەک شتی تریش ئێمە هەر کاتێک کارێکی خۆبەخشی بمانەیە بیکەین یەک شتی زۆر جوان فێر ئەبین هەموو کاتێک ئەوە چی ئەوەیە کە ئێمە یەکێک ژینگەی خۆی خۆش بێت یەکی نیشتیمانی خۆی خۆش بێت مەرج نییە هەموو کات ئیشێک بکەم بۆ نمونە من خزمەتێک ئەەکەم ڕەسەن بیر لەوە بکەمەوە کە چ ئیسفادەیەکی مادی لێ ئەەکەم ڕێکخراوی مەپڵتری یان سەدان ڕێکخراوی لەو جۆرە کە ژینگە دۆستن یەکەم مەبەستمان ئەوەیە کە ژینگەی خۆمان بپارێزین ژینگەی خۆمان خۆش بێت یعنی هیچ فکرێک لە لایانی مادی ناکەینەوە ئەسن لەوان ئەمان نەویستی بزەبێت کاکار خۆی زۆر جار لەسەر مەسروفاتی خۆی دێت ئەو خزمەت گوزاریە دەکات واتە تەنها بیر لەوە ژینگە دۆستێکە دەکاتەوە تەنها بیر لە جوانکردنی ژینگەکە دەکاتەوە ئەوەی شتێکی جوانەکە ئێمە و نەوەی دوای ئێمەش فێر دەبین کەوا ژینگە دۆستی لە پێش هەموو شتێکە خۆشویستنی نیشتیمان لە پێش هەموو شتێکە تەنها ئەوە نییە کە من ئیشێک بکەم بیر بکەمەوەلەوەی ئایا من لایانی مادیم قانجاز ئەەکەم لەوە یاخود ناتەنە هەنی ئیشێ بە معنەویەن زۆر زیاتر قانجازی لێوە دەکەی تمام ئەمە بتوانین ئەو کللتورە دروستکەم بتوانین وڵاتەکەمان باشکەین ئەوە قازانجەکەی باشەکانمان هەموو لە خزمەتی کۆمەلگا دابی ئینشاءالله بێت کە لەوەی کە ئەو کارچۆڵەکانەشمان کرد
کە بە هەفتەیەک پێوە بووین و چەند ماندیش بووین پێوە دوای کە بینیمان بەڵێ قوتابخانەی چیە وەکو باست کرد بینیمان کە چەند ڕۆژی پاشتر کەسێک هات وەکو بڵێن بەردروێک ڕێکلامی خۆی لەسەر ئەو دیوارەی نووسی بوو ئەمەش بەڕاستی خۆیکی زۆر ناشرین بوو بەجدی چونکە ئێمە زۆر پێوە ماندی بووین ئێوە ڕاتان چییە لەسەر ئەو خوا من وتم ئەبێ کللتورەکە بگۆڕین بەڵێ تاکە ترسیشمەوەی خۆ بەخشەکانمان ڕێکە بڵێنی تر ناتوانین کارکەین بەس من تێگەم ئەو خەڵکە زانیاری نییە نازانێت کە ئەمە شتێکی خراپە ئەبێ ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر گەورە ببێت لەوەش کاکە کار ئەتو دەڵێ لەوانێ واز لێبین ئەو خۆ بەخشانە ئەم دەڵێم چونکە وەکو ئەو چاڵەکانەمان کرد خەڵکێکی زۆر سپۆرتی ئێمەیان کرد بێجگە لەوەش چەندها کەس حەزیان کرد لەگەڵ ئێمە بەشدار بن من لێ ناگەرم واز بێنن ها تکان لێەکەم ترسم ئەوەیە ئێمە هانی خەڵکان دیکەش دەدەین گەنجەکان دیکەش دێن کە ئەوانیش وەکو ئێمە بن وڵاتی خوان خۆش بێتن و لەگەڵ ئێمە ئەو کارە جوانە بکەن یەک شتیشەیە کە تۆ بە یەقینەوە دەست بۆ کارێک دەبیت بە یەقینەوە قەرارێک ئەدەیت زۆر دەگمەن شتێکی واڕوو ئەدا کە تۆ سار بیتەوە لەو ئیشت کە تۆ بە یەقینەوە نیشتیمانی خۆت خۆش بێت و بە یەقینەوە قەرار بدەیت کە تۆ تاو ئەبیتە کەسێکی ژینگە دۆست تەسەور ناکەم کە سار بیتەوە لێی چکە یەقینەکە لە دڵەوە هاتووە لە دڵەوە تۆ عاشقی و نیشتیمانەی و ڕێکخراوێکیش کە بەڕێستان سەر پشکی بکەن بڕوا ناکەم سار بینەوە لێی قوتابخانەیە بۆ بکەین چەند ساڵە ئیشەی دەکەین ئێستا عالین ئەو مەکتەبانەتان تەواو کردیە پێکەوە تەواومان کردیا و گوندی ڕەشتین هەومان تەواو پیسەس بە مادی بوو دەکەی بالعکس ئێنێرژی مەداتێ وزە مەداتێ بێتکە ئەو لە شتەی خێزانێکمان لێ هاتووە ئەگەر نەشمان کرد باو کارانە ئەو وەختە هەر دەڕۆی وەختە پێمان خۆشە بە خزمەت بڕواتە بەڵام ئەگەر تۆ خۆ بەخشیت کردبوو لە ڕێکخراوێک جا هەر ڕێکخراوێک بێ ئەمە بە سکیل بۆت حسابە کرێ بە پێشینەی کار بۆت حسابە کرێ دەستان خۆش بە تاوڕێیان کاتی بەرنامەکە شۆ بزانام ئەوەندەی نەمایە بەس حەز دەکەم بە چیرۆکێک کۆتایی پێبینین چیرۆکی دامەزراندنی مەیپڵتری چونکە بۆ من زۆر کاریگەر بوو حەز دەکەم باز بکەین چیرۆکەکە چیرۆکێکی تراژیدیا زۆر ناخۆشە لە دەستدانی کەسێک بوو بەڵام سوپاس بۆ خواشتێکی زۆر جوانی لێ دروست بوو ڕێک 10 ساڵ پێش ئێستا 2015 یەکێک لە هاوڕێکارمان کەتابڵێ کەسێکی میهرەبان و ڕێکوپێک بوو تووشی نەخۆشی لۆکیمیا بوو و لە کاتی چارە سەروەرگرتن لە نەخۆشخانەی نالەکەلی بە ئێمە ڕاگەیان وتی ئەگەر ئینشاءڵڵا چاک ببمەوە بەیەکەوە دێن سەردانی ئێرە دەکەین دیایی لە بە ئەو منداڵان دەرین کەوا تووشی نەخۆشی شێرپەنجە بوون در مەرگ ڕێگەی نەدا کەوا بەم ئەرکە پیرۆزاستێت ئێمە چەند هاوڕەیەک لە دوای تەوابوونی پرسەکە سەردانی نەخۆشخانەی نانەکەریمان کرد و هەمان ئەو وەسیەتەی وەکو وەسەتی قبولمان کرد هەمان ئەو داواکاری ئەو بە ئێمەی گوت جێبەجێمان کرد دیاریمان لە بە ئەو منداڵانە بردکەوە تووشی نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی تەلاسیمیا بوون ئیدی وردە گروپەکەمان گەورە و گەورەتر دەبوو تاوای لیات بتوانین خزمەتی منداڵانی بێدایک و باوک و خانەی بە ساڵاتوان و منداڵانی داونیش بکەین تاکە کاریش ئاگدار بوو لە سەرەتای سیرۆکەکە لە دەستدانی برادێکی زۆر خۆشەویست کە زۆر جار ئەبێتە هۆی لە دەستدانی کەسێکی نزیک ئەبێتە هۆی ڕوخانی نزیکەکانی بەڵام ئێمەی بنیاتنا ئەو چیرۆکە ئەومان تێگەێنێت واتە مرجنی هەموو جار دوای ناخۆشێک ناخۆشی تری بەدواوە بێت یاخود هەموو جار لە دەستدانێک ببێتە هۆکارێک کە تۆ تاو دوورکەویتەوە لەو ئیشێک کە ئەو توێتی بیکەن بۆ من تەنها لە بەرەوەی کە ئەوت بەبیرنێنێتەوە سۆجار ئەو مەسن ئەو داواکاری کە ئەو لە ئێوەی کردووە و توێتی کە من چاک ببمەوە حەز دەکەم ئەو ئیشە بکەین بەڕاستی ئەو جێگای شانازێکە و نیشاندانی وەفایەکی ئێوەیە بۆ ئەو هاوڕێتان ئەوەش ویستی هەمووانە کە ژینگەی خۆمان خۆش بێت و دەستی ئێوە خۆش بێت و ئیشاڵڵا هەمووان بە فردۆس شاد دەبن دەستان خۆش بێت هیوادارم کاری باشتر و باشتریش بکەین بۆ خزمەتکردنی کۆمەڵگە